بینەرانی بەڕێز جارێکتر سڵاوتان لەبێت بەردەوامی لەسەر پرۆگرامەکەمان فەرموو کاک سلێمان ئەتوانی وەڵام بدەیتەوە. وەڵام من پێم وانە بێدەنگ بووبین و من پێم وابێ ینی جەنابەت فەرموو بەشۆدا ئێمە بێدەنگ بووین. من بۆ خۆم ینی لەوانەیە مەسەلەکە شخصی نەبێ، بەڵام تۆ ئەگەر باش خەتی سووری من بخوێنیەوە ئەگەر من یەک لەو ڕۆشنبیرانە حەزب حساب بکەی ئەنی ئەگەر قەرارە من ڕۆشنبیر بم تۆ من پێم وایە بێدەنگ نەبووین و بێدەنگ نابین و ئەگەر تۆ ئەدەبیات بوو بە بڵاوکراوەکانی ئەو برادرانە حەز دەکەی ئەگەر تۆ من بەڵام دوجا کاریگەری هەیە لەسەر بڕیاری سیاسی حیزبەکە دیان بەسڕە دەزانی چۆنە هیچ حزب بە معناشی تر بەدەنگ هاتنی ڕۆشنبیر لە ناو حیزبە ئەتوانێت ببێت بە بەشێک لە بڕیاری سیاسی لە ناو حیزب یان بەسڕ ئەو ئەڕات خۆی بۆ تێ و دەشبێتەیە، بەڵام لە ئاستی تموحی مندا نەخیر و هەوڵ دەدەین باشتری کەین وەزیفەی ئێمە بۆیە توێنە ناو حزبێکی سیاسیدا وی ئەم حزب ڕیفۆرم بکەین بۆ حزب بەرەو گۆڕانێکی ڕشەی بەرین و حزب نوێکەینەوە و قەنەعەتمان پێێتی و کاری لەسەر دەکەین. من پێم وابێ و واش تێ دەگەم ئەگەر خەڵک بۆ نادێتە سەرجادە ئەگەر ڕۆژ لە کادرەکە یەک زۆراتی کادری ناوێچێتی لەگەڵی نەبوون ئەو کاتە تۆ ئەم ڕخنم ڕوبەرەکەەوە، بەڵام کە خەڵک بۆ دەرپەڕاندنی ئەم هێزا دەچێتە سەرجادا و ئەگەر خەڵک بۆ لێستاندنی دەسەڵات لەم هێزە و پێدانی دەسەڵات بۆ هێزە دەچێتە سەرجادا من پێ دەڵێم ئەمە ئەچی ڕۆشنبیر نییە بۆ ئێمە گرنگە نخبەی ڕۆشنبیر و ئێمە گرنگە ڕاستە کاگاوات ئەم ئینسانە بریتی بە لە پۆلیس بریتی بە لە خەڵک مام جەلال کە یەک لە فیگەرەگەورەکانی ئەم وڵاتەیە گوتی هەموو شەیدەکانی خۆمانن و من شانازی بە هەموو شەیدەکانەوە دەکەم و هەموو ئێستا سەرۆکی حکومەت لە خەمی ئەوەدایە کە موچەی شەیدانە هەیان ببڕێتەوە بەداخەوە لە شەیدانانی ئەگرفت لەو کەلتورایە کە چەکێکت بەدەستەوە بێ قابلیەوە تەقەکردن من کوژی دوایی تەقاوتیە بۆ خێزانەکەم ببڕیتەوە گرفت لەوانە گرفت لەو فەلسەفەیە کە ئەم حاڵەتە هەڵی گرتووە تۆ ئینسانی گێتە سەر شەقام داخوازیەکی هەیە کە ئەم ئینسان تۆ ناتۆ شقامینە ئینسان بابا منطقیانەت بم تەمامەڵی لەگەڵ ئاواجیان من پێم وابێ واش تێ دەگەم ئەوەی کە ڕوویدا ململانەی نێوان پێنج حزبی سیاسی بوو و بۆیە هێشتا کۆبوونەوە لە نێوان خەڵکو و دەسەڵاتدا ناکرێت. هێشتا ئەوەی کە ئەم دقەیە قسە لەسەر ئەم مەسەلانە دەکات پێنج حزبی سیاسین ئەگەر تۆ پێدوانیە ئەمریکا ڕوویداوە کێبەرچی سیاسی من بە سەدا کەسمە بینی لەو سەر بە هیچ پارتیکی سیاسی نەبوو سەر بە هیچ لایەنێکیش نەبوو زۆر بۆ پەڕیسڵنگی فراوان بۆ نانێستا ئەمانە لە کوێن ئەمانە لە کوێن کاک ئاوەجیان ئەمانە هێشتا بەردەوام لە ناو ڕاگەاندەکانە قساکەنەوانن کە بەردەوام شتە نووسن لەسەر وەسعێتەکە هەموو بە هەمووانێک کە ناڕزایەتیانەیە کورتیکەی تۆ لە پارتیکی سیاسی دیاریکراوە لە پارتی سیاسی دیاریکراوە کورد نەکردەوە من گوتمە لە پێنج پارتی سیاسی دیاریکراوە کوردی دەکەمەوە فەرقەکە لەوەیە تۆ ئەگەر من بە کوردی قسە دەکەم و هیوادارم وەکو خۆی تێمگەی من دەڵێم ئەگەر بە شێوەیەکی زۆر سادە دەڵێم ئەگەر فعلەن ململانەیە لە نێوان خەڵکو لە نێوان شەقام و لە نێوان دەسەڵاتدا بووە دەبێ هێشتا نوێنەرایەتی شەقام لەگەڵ دەسەڵات لە دانووساندا بێت دەبێ نابێ یەکێتی و پارتیش وەکو حەزب لە نێو دانووسان دەدابن و نابێ یەکگرتو و کۆمەڵ و گۆڕانجی لە دانووسان باقسەکەم تاوەکەم کاکەجا باقسەکەم تاوەکەم ینی من دەڵێم ئەگەر ململانەکە لە نێوان خەڵکو و دەسەڵات بریتە لە تواشت دەنابێت باشتر دەزانی لەبن سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکوومەت ینی پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و ئەمە باشە ئەگەر کێشە لە بینی مؤسسات و دامەزراوەی دەسەڵاتی ئێمەدا لەگەڵ خەڵک بۆ لە دوای ئەم ڕووداوانە خەڵکو و دەسەڵات دانەنیشتن بێکەوە لەسەر ئەم پرسە گرنگانە قسە بکەن کە بەشێکی ڕاستە بەڵام من پێم وایە بە شارە گەورەکەی بریتی بۆ لەوەی کە ئەجندایەکی سێقۆڵی و ئەجندایەکی پێنجخۆڵی لە نێو بەرژەوەندەکانی خەڵکدایە. زۆر وەڵامی و پرسیارت بمەوە سلێمانێک یەکێ لەو خاڵانی کە تاکوی ئێستا بۆ خەڵکو دەسەڵات بەیەکەوە دانیشتە لە بەرەوەی تاکو ئێستا بڵێن حکومەت و خەڵک بەیەکەوە داناشە تاکو ئێستا من حیزبی سیاسی و حکومەتم بۆ لە یەکتری جا ناکرێتەوە نازانم کامیانە تێکەڵاوێکی وا چوون بە ناویەکە زۆر بە زەحمەت بۆم جاکرێتەوە ئەگەر نمونە شتەیە وەرە بە سەیری با بڵێن ڕاگەاندنەکانی حیزب کە ئەوەنەی ئەو دیفاع لە حکومەتەکە ئەوە حکومەت دیفاع لە خۆی ناکە کەما پێم وایە لە جاتی ئەوەی تۆ بێت دیفاع لە حیزبی سیاسی خۆتکەی یا دیفاع لە حکومەتەکە کە حکومەتێک با بڵێن پێگاتەیەکی سەرجەم کۆمەڵگایە یعنی گرفتەکە لێرە تا کوێساژ ئەو ڕاگەاندانە بە تایبەتی کەناڵە فەزایەکان یان بە شێوازێکی زۆر با بڵێن تۆ چۆن وەکو تۆ حەقی خۆتە ئەو قسەیەشکەی کە لە هەنێ نووسینە ڕۆشنبیری ناو حیزب تەخوین کراوە کە ئەو کەناڵانە حیزب ژیان کۆمەڵی ڕۆشنبیر تەخوینەکەن و کۆمەڵی خەڵک تەخوینەکەن بە ئەمەکەمانە سەر بە فلان و فلان و فلان ئەمانە گرفتی گەورەن لە ناو کۆمەڵگای ئێمە بۆیە تاکو ئێستا دەسەڵاتی با بڵێن دەسەڵاتی جێبەجێکردن
دەستبەردن یا دەسەڵاتی یاسادانە ناتوانێت لەگەڵ خەڵکا دانیشێ بۆ لەبەر ئەوەی من تاکو ێستا دەسەڵاتی حکمڕانی لە وڵاتە ناتوانم لە دەسەڵاتی حیزبی و سیاسی جایکەمەوە من ئێستا ئەوات پرسیارێکی گرنگە ئەوی شەوەیە کە لەو ڕووداوانەی ڕابردووە لە مەدانی ئازادی سلێمانیە بە دەرکی سلای سەرای سلێمانی و خۆپشاندانەکان و کۆمەڵەشت ڕوویدا ڕخنەی ئەوە هەیە کە ڕۆشنبیران بە شێوەیەک لە شێوەکان کەوتنە ناو نەفەسی سیاسی و نەفەسی گوتاری ئۆپۆزیسیۆنەوە و بە ئاسایی ئەبینن ڕۆشنبیرانی دەرەوەی حیزب بە ئاسایی ئەبینن حیزب ڕۆشنبیرێک تەنزیر بۆ هێزێکی ئۆپۆزیسیۆن بکە و لەگەڵ هێزێکی ئۆپۆزیسیۆن نابێ بەڵام بە ئاسایی نابینن لە ناو حیزبی دەسەڵاتە بێ لە کاتێکە ئۆپۆزیسیۆن حیزبە دەسەڵاتیش حیزبە بۆ ئاساییە ڕۆشنبیر لە ناو حیزبێکی سیاسی ئۆپۆزیسیۆن نابێ کە حیزبە کە بەرژەوەندی خۆیە کە ئاجندای خۆیە کە مرکزیەتی خۆی هەیە هەیەی بۆ ئەمەیان ڕەوایە بەڵام با یەک دووشت لێکتری جیا بکەینەوە چۆن حیزبی سیاسی کە باس کە حیزبی سیاسیەکەین باز لە پارتیە چێتی و گۆڕان و گوێگرتو ناکەین باس لە حیزبی سیاسیەکەین چۆن لە هەموو حیزبێکی سیاسی بەڵام بەشێک لە ڕۆشنبیران بەدەرن لە ئەجندای حیزبی سیاسی با بڵێن ئەتوان بڵێم ڕوئایکی خۆیان هەیە کە ئەوش ڕوئایەکە لەوانەیە لەگەڵ تۆیە گرێتەوە ئەمڕۆ لەگەڵ تۆیەکە گرێتەوە بەڵام سبێنێ لەوانەیە من لە بەرنامەیەکمان لەگەڵ بەرامبەرەکەمان یەک بگرەوە بڵێن من لەگەڵ چێتیایە یەک ڕاستی گرنگە ئەوی شەوەیە ئێمە ئەو چاودێرانێکە کە چاودێری بارودۆخی ڕۆشنبیران و کاریگەریان لەسەر دۆخی سیاسی ئەوی شەوەیە کە ڕۆشنبیرانی دەرەوەی دەسەڵات هێندەی چاوێ رخنەگرانیان لەسەر دوو حیزبی دەسەڵاتدار و دەسەڵاتداری هەرێمی کوردستان بۆ نیوەی ئەوە چاوان لەشێ دەسەڵاتی ئۆپۆزیسیۆن نەبوو لانی کەم ئۆپۆزیسیۆنش هێزە حیزبە ئەبێ چاودێری با بڵێن ئەو دەسەڵاتی بەدەستەوە ئەو پنتەکانی ئابووری لە وڵاتە بەدەست ئەوەیە ئەو بڕیاری بەدەسا ئەو مەسەلەن بە بەرپرسیارەتە لە کوشتنی خەڵک لە گەندەڵی لە مامۆشتانە مەسەلەن تۆ ئۆپۆزیسیۆنەکە دەیە من چم دیخەی بگرم بڵێم کاکە تۆ بۆ تەقل لە خەڵک کردووە لە چا مەسەلەن بڵێم تۆ بۆ گەندەڵیت کردووە لە ناو حکومەتە کە لە ناو حکومەتە بوونی نەبێ ینی گرفتەکە لێرە ئەمە باز لە چاکسازیێکی سیاسی ئابووری باز لە واکەین کۆمەلگایکی کەم خۆشمان هەبێ ناڵم بێخەوە چکە بانە بێتەوە چۆن بوونی نییە کاگاوە دەزانین توێنە من پێم خۆشە بە ڕاهی قسانەکەین تو پیاوێکی خوێندەواری دەڵێ ئەڵەر ئۆپۆزیسیۆن لە ناو دەسەڵات دانیە یەکێتی 2 ساڵە ئینشقاقی سیاسی تیا ڕووداوە گۆڕان 2 ساڵە لەسەر ئەرزی واقعی هەیە 20 ساڵ ئەزمموی کوردی هەیە تۆ پێ دوایە من سلێمان عەبدوڵڵای یۆنس بەشدارە لە هەموو گەندەڵەکانی ناوی یەکێتی کە لە ئەوروپا هاتوومەوە تا ئەم لە حزەیە بە هەموو دۆش خۆشەکە بۆ ئەم حزب کار دەکەم بەڵام خەڵکێکە لەم حزبەی مندا دەوری بەرپرس و دەوری کاریگەری بینیوە لە ئیدارە و لە سوڵتە و لە بەڕێوەبردندا لە دەستگا گرنگەکانی ئێمەدا دەوری هەیە بۆ ئەو فریشتەیە پاکیزەیە کاچی من باشە بۆ ئیسلام باسی بەکاکە تۆ زین تۆنە باس دەڵێ ئۆپۆزیسیۆن کاکە ئەگە تۆ تەقییمی دەسەڵاتی کوردی دەکەی تۆ باس دەڵێ دوودەیە بەڵام کەدەی باسی دەکەی کە ڕخنە دەسەڵات دەگریت تۆ ئەم لە حەزەیە لە بەرچاو دەگری کاکە لە حەزەیەکەیە کە 20 ساڵە ئەم 20 ساڵە ئیسلامیەکان و گۆڕانەکان و یەکێتیەکان و پارتیەکان و هەر هەمومان بێکەوە بەشدارین لەمە باشە با بڵێن لانی کەم لەم 18 ساڵەدا هەمومان بەشدارین تۆ ئەگەر لەسەر ئەم 18 ساڵە قسە بکەی کاکە لەم ئەگەر لە 18 ساڵدا لە 18 ساڵی ڕابردوودا بە گۆڕان و بە ئیسلامیەکان و بە یەکێتی و بە پارتی و بە ڕۆشنبیر و بە نخبە نەمانتوانی بێ پۆلیسێک ڕابێنین لەسەرەوە کە خەڵک نەکوژێ بەم 2 ساڵە من بەکون فەیەکونێکدا چۆن تەکلیف لە حکومەتەکەی دوکتۆر هەم بێکەوە ئەم عەقڵانە هەمووی بکاتە عەقڵی مۆدێرن و بیکاتە هێزی مەدەنی و بیکاتەوە ڕێگر بۆ کەمە نەکرێ بەڵێ من دەڵێم چی ڕێگر بووە من دەڵێم ئەمەی کە ڕێگر بووە خودی کۆمەلگایەکە خۆیەتی ئاسی ڕۆشنبیری ئەم کۆمەلگای خۆیەتی نوعەتی حزب سیاسیەکانە دەسەڵاتی سیاسی تۆ دەڵێ دەسەڵاتی سیاسی و حزب سیاسی لەکتر جا ناکەمە قسەکان تەناقوزی تێدا کاکە ئاوەجان تۆ دەڵێ من نازانم لە شوێدا دەسەڵات و لە شوێدا حزبی سیاسی من یەکەم جار ئەم قسەیم کرد تۆ مخالفی ئەم قسەی وەستایی پێ دوانە بووایە باشە کاکە گیان تەماشایکە کاگاوەجان تۆ من یەکەم جار ئەم قسەیم کرد تۆ گوتت دوانیە هێشتا هاتووە سەرم قسەیە بەڵام قسەی ڕاستێکی تێدایە من لە زارێک کرد لە بەرنامەیەک کەش گوتومە ئەم کوردستانە بەشێکی ئیسلامیەکانە بەشێکی گۆڕانەکانە بەشێکی یەکێتیە بەشێکی پارتی و بەشێکی خەڵکی بێلانە بەشێکی نوخبەیە ئەم کوردستانە تەنان دێک کۆمەڵگەیەک گرتوش نییە ئەم کوردستانە ناوەڕاستی شەستەکانەوە بەسەر چ پەیوەندی بە دۆخی کۆمەلگاوە هەیە تۆ ئەو کەم و کوڕانی لە ئەزمموی سیاسی حکومی کوردیا هەیە بیخیتە ئەستۆی دواکەوتوی و شاری کۆمەلگا و دواکەوتوی کولتوری و ئابووری کۆمەڵاتی کۆمەلگا لە کاتێکە حیزب لەم کۆمەلگایە پێشمەرگەی بە سیاسی کردووە ئاسایشی بە سیاسی کردووە دامودزگەکانی ڕۆشنبیرانی بە سیاسی کردووە و ڕۆشنبیران
لەم دۆخەیە ڕۆڵێکی ڕاستەقینان بۆ نەماوەتەوە. من پێم وایە ڕۆڵی ڕاستەقینە بۆ ڕۆشنبیران ماوەتەوە و یەکێتی نیشتیمانی لەو بارەدا کاگاوات خۆی لە سلێمانی بوو من پێم وایە ئەگەر بە ویژدان و حکومدا ئەو واقعە دەزانێت دەستگای سەردەم چێ کردیەوە بە شیوانی چێت ئەسڵەن ڕەهەندیەکان ئەگەر باڵاترین وەزیەکەی شانازی هەمومان بن و من بە فەخر بێک بە یەکی ڕەهەندیەکانەوە دەکەم و پێم وایە سەرتۆپی ڕۆشنبیرانی کوردن لە پشتیوانی یەکێتی نیشتیمانی بەدەرنین و لە بەیعلامی یەکێتی نیشتیمانی و پشتیوانی یەکێتی نیشتیمانی و بە دەستگای یەکێتی نیشتیمانی و لە سێبەری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەهەندیەکان پێگەیشتون و بەشێکی گرنگ لە ڕۆشنبیر و نخبەی ئەم وڵاتە لە سێبەری ئەو کۆمەلگایەکە دروستبووەکەم جارا سەرکردایەتی دەکات لەبەرەوە هێشتا ئەم کۆمەلگایە پێویستی بە نوێکردنەوەی بەڵێ پێویستی بە ڕاقیکردنە بەڵێ پێویستی بە بەرەو پێشتونە بەڵێ بەڵام ئەم کۆمەلگایە ئەگەر تۆ تەکفیریکەی ئەم کۆمەلگای پێدا بێ کۆمەلگای بەعسیەکان و مەشینەی بەرهەمێنانی فاشستە کاکەمە تەحەدا و زوڵمێکی گەورەیە. کاکسمان کارکردنی هاوڕێک لەو برادرانەی ڕەهاند لە دەستگاش وەکو سەردەما مانای پێگەیاندنی ڕەهەندەکان و ئەو برادرانە ناگەێنە لەژێر سای دەسڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان یان هەر هێزێک سیاسی کتاوە ئەوانی پێگەیاند بۆ هەر کاراکتەرێکی ڕۆشنبیر بۆ هەر ئینسانێک دوو شوێنگە دووشت گرنگە شوێن و کات شوێن سلەیمانیە حکومڕان یەکێتیە و مێژوش دوای ڕاپەڕینە یعنی ئەمە من پێم وایە زۆر وەڵام دیفاع لەو برادران ناکەمەوە کرێت لە خوان دواتر ئەگەر وەڵامیشان هەبی وەڵام بنەوە بەڵام ئەگەر یەشێتی کاری چوای کردی بێ منێت بیاڵدەم دەستی خۆش بێت کات کایەکی وا گرنگ بتوانێت لەناو ڕۆشنبیرێکی وا گرنگ تۆ بتوانانی پشگیری لێ بکەیت هەڵبەت ئەمە کارێکی باشە بەڵام گرفتەکە لێرە بۆ دایم لە ناو کۆمەلگای ئێمە حیزبی سیاسی مهمترە بڵێن لە حکوومەت لە دەسەڵاتی جێبەجێکردن بۆ دایم مهمترە هەموو مؤسسە گەورەکان بەدەستی ئەوە بێ مؤسسە بچووک تەنها و دامەزرا بچووکەکان بەدەست حکوومەتەوە بێ ینی گرفتی گەورەی ناو کایی ڕۆشنبیری ئێمە ئالێرەوە دەست پێەکە بۆیە مەسەڵەن ئەزانین دەرفەتەکان بۆ ئەوەی من بتوانم گزارشت لە بیرۆڕای خۆم کەم لە ناو کۆمەلگای ئێمە ڕاستە ئازادی و لێنە گرتم بەڵام بە شێوازێک لە شێوازەکان دەرفەتەکان لەبەردەم مناکەم کراوەتەوە بۆەوەی کە مەسەلە من نتوانم لە مؤسسەیەکی سربەخۆ هەبێ بتوانم دوو ڕستەی تیا بڵێم کە لەوانەیە لە بەرژەوەندی گروپێکی دیاری کراوە نخبەیەکی دیاری کراوە ینی گرفتەکە لێرە دەستێکە کاگاوجان ئەمە من احترامی ئەم بۆچوونە دەگرم و هیچ قسەیەک لەسەر بۆچوونەکەم من دەبێ قسەی خۆم تاواکەم بۆی بەیامەکەی من وەکو خۆی بگە ئەمە منەت نییەکێتی بەسەر ڕەهەندەکاندا دەکە و ڕەهەندەکان پێ دەڵم جێگەی شانازی ئێمن بەڵام ئێمە بە تاریخی ڕەهەندەکان ڕۆژ لە ڕۆژان نەمانوێت ڕەهەندەکانێکی بن وێڕای ئەوەی کە بەردەوام لەلایەن سەرکردەکانی یەکێتیەوە لەسەر خوانەکانیان لە نێو ڕۆشنبیرانی ئێمە بەقەت مەکتەب سیاسی و خەڵکی دیکە ڕێزیان نەگیراوە و ئەمە شانازیە و ئەمە منەتیش نییە بەڵام کاکە گیان ئێمە کە دەڵێن ڕەهەندەکان یەکێتی پشتیوانی کردون ئەمە منەتێک نییە بەسەریاندا بکەین بەڵکو ڕەهەندەکان پێداویستێکی ئەم کۆمەلگایە بوون و ئێمە پێویستیمان بۆ مەرجعێکی معرفی دروستکەین ئەم مەرجع معرفیە بۆ یەکێتی نیشتیمانی ئێمە شینی بۆ ناکەین کە سەر بە یەکێتی نیشتیمانی بێ و ناشمانە سەر بە یەکێتی نیشتیمانی بەقەت ئەمە وەکو تۆ بە شانازی لە دوجارە باسکەی باس لەو بکەین ئەوە نییە ئەو نەکبەتانە بوون بە خاوەنی مؤسسەیەکی گەورە بتوانن کۆمەڵی گۆڤاری فکری و کۆمەڵی تیۆری تازە لەناو ئەو مؤسسەیە بهێنە بەردەم هەر یەکەی لە وڵاتێک نەژی لە باڵێن هەنێکی لەسەر سۆشیال هەنێکی لەسەر جوهدی خۆی کە توانێتی گەیشتوێ بۆ حاڵەتە یعنی ئەمە گرفتەکە لێرە دنیا مؤسساتی نابەرهەم هێنمان هەیە لەم کۆمەلگا بەتایبەتی لە ناو یەک دنیا ڕۆشنبیریە ئەمە هیچەکە لە گرفتەکەم کورتی تێدا ڕاستەکەی بەڵام ئەزانی لەبەرچی لەبەرەوەی تا ئێستا دەسەڵاتی سیاسیە دەستی گرتووە بەسەر پنتەکانی ڕۆشنبیرە ئەگەر حکومەت سربەخۆ بۆ ئەگەر ڕێی منت دەوێت من پێم وابێ ئەم مەرجع معرفی کە ئەم کۆمەلگای ئەمڕۆ دروستی کردووە کە ڕەهەندەکان لە هەڕەمی هەرە سەرەوەینی من پێم وابێ بای ئەوەندە پێگەیان لەناو حزبەکان لەناو حزبە سیاسەکان لەناو کۆمەلگادا لەناو ڕۆشنبیرە لەناو نخبەدا لەناو میدیادا لەناو میدیای حزبی و ئەهلیدا هەیە کە بتوانن ئەمە پشتیوانەکە من ناڵم بە حزبێکی سیاسی پشتیوانەکە بەڵام کاکە ئەگەر ئەم حکومەتی کوردستان من پێم وابێ یعنی ئەگەر ئێمە حکومەتێکمان هەیە ئەگەر ئێمە حکومەتمان هەیە ئەگەر ئەم حکومەتە وەکو دەسەڵاتێکی نیشتیمانی تەماشایکەی و بەختیار عەلی و ڕێبین هەردی و دکتۆر مەریوان و برادەرەکانی ئارەکە گاراز و برادران بێن مثلا مؤسسەیەکی فکری لەم حکومەتی هەرێمە وەربگرن و بە قازانجی بەرژەوەندەکانی ئەم کۆمەڵگایە بابن لە حکومەت وەری بگرن کاکە
بەڵام کێشەی ئێمە ئەوەیە ئەوان جارێ ئەمە اعتراف بە حکومەتەکە ناکەن کاکە تۆ پێویست بەوەی اعتراف بە حکومەتەکە بکەیت کاکە ئەگەر حکومەتێکی باشتر دروست دەکەین حکومەت بە گۆڕانی بە فکر دەکرێت گۆڕان بە عقل دەکرێت ئەگەر تۆ عقلێکی بە تەخوین دەکەیت ئەم کۆمەلگایە بە کۆمەلگای حزبی دەزانی ئێ باشە بەدیلی چێ بۆ ئەی کەم کۆمەلگای لە کۆمەلگایەکی حزبی بۆ کۆمەلگایەکی ناحزبی بگۆڕی ئەگەر شێوازی کارکردن چۆنە بەڕای من وەزیفەی ڕۆشنبیر ئەوە نییە لە ئەوروپا بەتەنیا قسەی گەورە بکە و لە پشت کۆمپیوتەرەکەیەوە دانیشێ و ئەو کە دەبێت لەنێو ئەم واقعی کۆمەڵایەتێدا بێ لەنێو ئەم واقع عشائری و ئەم پەیوەندی خوێن و خزمەتی کە تا سەرێسقان تەسیری لەسەر کۆمەلگای هەیە دین ڕۆشنبیری ناو کۆمەلگا هەموو ئەو مەسەلانە دەبێت لەم واقعەوە قسە بکەین بەڵام کاک سلێمانی چێک لەو خوێندەوانەی کە ڕۆشنبیرانی کورد کردیان بۆ دۆخی ئێستای حکومڕانی هەرێمی کوردستان و تەعاملکردنی لەگەڵ مەسەلەی ئازادەکانە و ڕۆلی ڕۆشنبیر لەم نێواندا و خوێندنەوەی ژمارەێک لەو هاوڕێیانەی گروپی ڕەهاندیش ئەگەر ڕاست بێ ناوی ئەو بنێن گروپی ڕەهاند بە تەحەفوظ ئەو شەیە بەکارهێنم ئەوەیە کە چیەکێتی و چ پارتی بەرەو جۆرێک لە فاشێت و لە قەزافێت ئەنگاوێنەوە و سەرکوتکردنی خۆپیشاندانەکان و ئازادیەکان بەم ئاڕاستەیە بووە و ڕۆشنبیرانی ناوێکێتیش ئەگەرچی هەندێکیان دەنگیان هەڵبڕی و بینیمان بایان نامایان دەرکرد بەڵام بە شێوەیەکی گشتی بێدەنگێکی کوشندایە ئەمە گەورەترین زوڵمە لە سلەیمانی 62 ڕۆژ گەورەترین فەوضە و ئاشوبەی کۆمەڵایەتی و سیاسی ڕوویدا گەورەترین کاکە باقسەکەم تاو گەورەترین کاکە گەورەتی بارمەتی دوو بەرد هاویشرابێ با بن بە شتێ پێ بڵم لە پاریسا لە کەمەڵبەندی فەلسەفێ نیوەی پاریسیان سووتان ملاجی ئەکان حکومەتی فەڕەنسی تەقەیەکی لە زەلامێ نەکرد کاچی من تۆ جارێ ئەمە ئەم قسەیە هەمومان دەیڵێنەوە خۆپیشاندانەکەی فەڕەنسا بوو بە مەسلەیەکمان دەرخکاچی من باشە کاکە فەڕەنسا جارێ فەڕەنسا کوردستان نییە بارمەتیت فەڕەنسا ڕێنسانسی فەڕەنسا چەند سەدە پێشەدا دروستی کردووە ڕاپەڕین ئەگەر شێوە ڕێنسانس بێ هێشتا لە دامێنی ڕێنسانسەکانی ئەوروپادایە حەزەکەم بزانی و ئەمە ئەم کۆمەلگای بەرەمێنەوە کە ڕاپەڕین بێ و ئەگەر ڕاپەڕین ئەم نەوەی دوای خۆی دروست کرد بێ ینی بەڕاستی کوفرێکی گەورەیە و قەدرێکی گەورەیە ئەم کۆمەلگایە بە فەڕەنسا بەراوردکەی و تۆ لە ئەمەی زیادەتێکی زۆری تێدا زۆر سپاس کاک ئەوەت پێت وانە کە ژمارەیەک لە ڕۆشنبیری کورد لە خوێندنەوەیان بۆ ڕۆڵ لە ڕۆشنبیران لە ناو حیزبا و بۆ ئەو مامەڵەی لەگەڵ ڕۆشنبیرانە ئەکرێکە بە شێوەیەکی گشتی عمومیاتێک باڵی بەسەر مەسەلەکانە کێشاوە و دیقەتتر و پۆڵێنکردنێکی وتر سەبارەت بە ڕۆلی ڕۆشنبیر لە ناو حیزبەکانە پێویستە کاک تۆ ئەزین چۆن پرسیارەکەت بە ئاراستەیەەکە باشە تۆ یەک نمونەم بۆ بێنەوە تاکوێ سا ڕۆشنبیری حیزب توانی بێتی لەو هەموو کەم و کورتیانەی کە لە دەسەڵاتی بابڵێن لە دەسەڵاتی حکومی لە پەرلەمانە هەیە هات بێتە جواب قسەیەکی کردبێ ینی تۆ ئەمە هیچەکە لەو خاڵانە کە بەشداریەکی جدی هەبوو بێ لەو مەسەلانە بێزگەلەوەی کە زۆر جار لە ستایش و لە پیا هەڵدانی حیزبی سیاسی لە حیزبەکەی خۆیان جگەلەوە چ ڕۆڵێکی هەبوو لە بە دیموکراسیکردنی ناو حیزبی سیاسی خۆیان نەک بە دیموکراسیکردنی ناو کۆمەلگا تاکوی ئێستا وەرە حیزبێکی سیاسیم پێ بڵێ ڕۆشنبیرەکەی توانی بێتی تەسیری لەسەر ئەندامەکانی دانیە بۆ گۆڕینی سەرکردەی حیزبەکەی بە درێژای مێژووی حرەکەی سیاسی کوردی لە ناو هەرێمی کوردستانە بە هەموو حیزبە سیاسی کوردستانەکان ئەمە چ ڕۆڵێکی بینێ ڕۆشنبیر لە ناو حیزبەکەی خۆیان تا بتوانێت ڕۆڵ ببینێ لە دەرەوە تۆ ئەو ئاراستە بکەی کە بڵێ هەموو جار ڕۆشنبیری ناو حیزب بە ڕۆشنبیرێکە زانن نەزڕێکی با بڵێن سلبیتان لەسەریە گرفتەکە لێرەیە تۆ نتوانی لە ناو ماڵەکەی خۆتا لە ناو چوارچێوەی قوارەی سیاسی خۆتا چاکسازیە بکەیت نتوانی دیموکراسی بەرهەمبێنی چۆن ئەتوانین لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئەمە کاکەمە نەخیر کاگەوەجان ئەگەر ئەم نەوەی هێشتاش تااقەتی گەڕانەوەی بۆ تاریخی نەبێ من و تۆ لە ناوی دەژیاوین سەدان مەقالە هەیە و هەزاران مەقالە هەیە کە کاتی خۆی بەراوردی سلێمانی بە شوێنەکانی دیکە کردووە هێشتا تۆ بەم گشتگیریە بەم ڕاست و چەپە قسە دەکەی تەڕاستی مەزڵمەشی گەورەیە لە تاریخ وەزڵمەشی گەورەیە لە واقعی سیاسی کوردستان حەزەکەم بایەرمەتیت زوڵمەکە لەوەدا من لە بارگای ئازادی کە جەنابی لێ بووی من گوێم لێ بۆ لە خۆتان کە دەتەوتان سلێمانی بە هەشتی دابینکردیان و ئازادی بۆ نووسەران سلێمانی لە چاش بایەرمەتیت قسەکردن لە ڕابردوودا نابێت بە دۆخی هێشتا بەراورد بکرێت قسەکردن لە ڕابردوودا دەبێت بگەڕێەوە بۆ ڕابردوو هەلومەرجەکانی ئەو کاتەش قسەی لەسەرکەی من پێم وایە ینی ئەگەر تۆ قسە لەسەر ئەوەی کە ڕۆشنبیر تەنها ئەو کەسە ڕۆشنبیرەکە لە دەروی حیزبەکانە لە ڕاستیدا لەوانەیە کەمایەتێکی ئەوەندە بچووک بدۆزێەوە کە جێگەی ناومێدی بێ
من ئومێدوار بووم کە گەورەترین بەشی ئەم کۆمەڵگایە بریتی بە لە ڕۆشنبیرانی ئەم ڕۆشنبیرانی سەر بەخۆ بەڵام کاکەجیان تو ئەگەر ڕۆشنبیرانی ناو حزبت پێ ڕۆشنبیر نەبێ و ناڵم تۆ ناڵم تۆ توانێت کاکە ڕۆشنبیر کە توانای چاکسازی نەبوو ڕۆشنبیر کە پێدا بوو خاڵەیە لەو مۆڕاڵە ئینسانی و ئەخلاقیە بەڕاستی هەموو شتەکانی لەدا دەبڕێ ئەمە لێستا ئەمە پێدانی بەنەفێتە بەدەستێک پێدانەوەی لەستێک لە ئاخر کۆنگرێ حیزبەکەی خۆتانە بووە نەتوانتوانی سکرتێری پارتەکەتان بگۆڕن چێ بیگۆڕێ باشە لە کاتێکدا کە هەموو ئەندامانی کۆنگرا بەگریان و بە چەپڵت مامزەلانی هەڵبژار بێ تۆ بێ ئەمە لە کۆنگرەی پارتی شاوا لە کۆمەڵی ئیسلامی شاوا بوو لە ناو یەکگرتو شاوا بوو لە ناو زەحمەت کێشانی شقاقی تێکەوە لە بەرەوەی وا بووە من حەقی ئەوانم حیزبی سیاسەکە باز لە حیزبێکی معین کاگاوە دەزانین تۆ شتەکان و خۆی بگرە باسی کۆنگرە دەکەی جارێ لە کۆنگرە من پێم وا بێ مامزەلال عێراقیەکان ناتوانین تەجاوزیکەن مامزەلال ئەمریکا نەیتوانی مامزەلالشکە بۆ عێراق دابین بکات زای ئێمە بتوانین ناوێکی مامزەلالشکە بۆ یەکێتی بێنین یعنی ئینسان دەبێت بێ حقی ئەمان تۆن لێکی دەبێت بە ئەم قسەیان بۆ خۆت بەڵام من دەڵێم ئەمریکایەک بۆ هەموو زلهێز و اقتصاد و پارە و ئیمکانێتەوە توانە بەشەرەکانی هەموو لە بەردەستدایە نەیتوانێت مامزەلالێک بۆ عێراق دابین کە شیعە و سوننە و تورکمان و عەرەب یەکێتی و پارتی و هەموو لایەنەکانی دیگەش تەنانەت گۆڕانیش دوازدە دەنجی بۆ مامزەلالدا مامزەلالێک هەموو عێراقیانەتەوە ناتوانێت تەجاوزیکەن تۆ بە دوای کۆمەڵگایەکی حزبی و یەکێتی تەجاوزی مامزەلالکەین لە ڕاستیدا زوڵمێکی گەورەی لە یەکێتی دەکەی ولا مامزەلالیش دەکەی کاگاوەجان مەسەلەی دووەم کاگاوەجان مەسەلەی دووەم ئێوە زۆرترین فەرهەنگتان هەیە بۆ باسکردنی دیموکراتی یعنی زۆرترین زاراوەی دیموکراسی لەناو ئێوە بەکار باقسەکەم تاوەکەم دار تۆ من بەسەرشێکم باقسەکەم تاوەکەم شقی دومی ئەم بابەتە بریتە لەوەی کە من پێم مامزەلال نەک حزبێکی سیاسی دوورکردم مامزەلال بەشێک لەم کۆمەڵگایە بەناویەتی و ئەمە پێ هەڵدان و سایش نەبوو مامزەلال تۆ پێ دوای من سایش مامزەلال دەکەم و کادری ئەم حزب ئەسڵ مامزەلال زۆر دژی ئەو کەسانەیە کە سایشی دەکەن من لە ئێستا مامزەلال بەرامبەرمان بێ 5 تاریقم دەکاتەوە لەسەرم قسەیە و مامزەلال دزی شایدکردنی خۆیەتی حەزەکەم ئەوە دەبوو مجاملە بڕۆ تۆ پرۆفایلی مامزەلال لەسەر BBC وەربگرە ئەمە بۆ تەقییم مامزەلال نیە مامزەلال ئەمە دەبەستە بۆ ئەی بڵێم مامزەلال تەجاوزی ئەمریکا بەڵام کاکە من ئێستا ئەم پرسیاری خۆت بیر بێ کاچی من مەسەلەیەکی تر ئێمە نازانم ئەوە هاوڵاتی بەشێک لە تەنها راپۆرتی سکاڵای لیژنەی سکاڵای کۆنگری باس کرد بڵاو کردەوە من ویژدانی ئێوە و ئێوە دەکەم بە حەکەم بڕۆن ئەگەر لەناو هیچ هێزێکی سیاسیدا لە دەربارەی ورد و درشتی كم كرتيكاني حزباتي جاني حزباتي فورمي حزباتي هم أو مثلا في حزباتي ما في وقت كلام زور سباس مشاركتنا مزاني فهمت قشت من تودوان إنه وصل مناقشة كاك أوعد بتوانية كحزب أجر روشن بيران حزب بجبلن دوجار حزب ناوندي بريالي سياسي شغل أكان بوكو ملك بياو كبياوي كمتر نزيكن لا بەها ڕۆشنبیرەکان و بەهاکانی مەدەنیەت و ئازادیەکانەوە مەفروزە حیزب دەسەڵات بێ غیر دەسەڵات بێ ڕۆشنبیری تیاابێ بۆ ئەوی لانی کەم بتوانن کاریگە بن بەسە بڕیاری سیاسی و ڕێگەنەیەن حیزب بچێتە ناو مەکینەی فاشیزمەوە ئەوە لەوانێت لە ناو کۆمەڵگای ئێمە تۆزێ ئاسان نەبێتەوە بتوانی بۆ زووە دەستی حیزب بە تایبەتی بتوێ حکوومەتێکی تەکنۆکرات بێلایەن حکوومەتێکە بتوانێت سەر بە هەموو توێژوشینەکانی کۆمەڵ بێت دروست بێ بیرمان نەچێتکە لێرا بەرژەوەندی هەیە بەرژەوەندێکی زەبلاحی ئابووری لەو مەسەلانە هەیە کە هەمویان مەربوطە بەیەکەوە پەیوەست کردووە ئەمەی چەکە لە گرفتەکانی ناو کۆمەڵگای چەکە لە گرفتەکانی کۆمەڵگای نادیموکراتی لەسەر تاسەری دنیا کەوێ دایم دەسەڵاتی سیاسی هەوڵێن لە بابڵێن لە پنتێکی دیاریکراوە کورتکەنەوە بۆی بتوانێت بەردەوام ئیشی لەسەر لەو دۆژە نابیڵێت بەڵێ سوپاس کاک سلێمان زۆر بە کوردیکاتی بەرنامەکە زۆر کەمە یەکێک ڕۆشتانە کە ئێمە بینیمان بەیانامەی یەکێتی و پارتی بوو سەبارەت بە دۆخی خۆپیشاندانەکان کەلیمەی تەخوین و ئاژاوی ژەڕی و دەستی دەرەکی بەکار هاتە بوو کە ئەمانە بن نەتیجەدا تەخوینکردنی کۆمەلگایە بەشێکی گرنگی کۆمەلگایە ڕۆشنبیرانی ناو یەکێتی و ناو پارتی لەم دۆخیان نەمان بینی هەڵوێستێکی ڕاستەقینانە بێ ئایا لە دوای ئەو بار و دۆخەوە لە دوای ئەوەی کە عەقڵی حیزبێ کار لەسەر تەخوینکردنی کۆمەلگاکە معنایەکی ڕاستەقینە بۆ دەنگە ڕۆشنبیرەکانی ئەمێنێتەوە خۆی کێشەکە لەوەدایە کە تۆ دەڵێت نەمان بینی من تۆ بڕۆ بەرنامەی گەرما و گەرم جارش کە تەماشاکەوە زانەدا خۆ ڕۆشنبیرانی حەزب و ڕۆشنبیرانی ئازاد لەسەر میدیای یەکێتی لەسەر بڕۆتە بەرنامەکانی زاگرۆش تەماشاکە دەخۆ قسەکراویانە کاکە من پێم خۆشە لەسەر یەکشتی دیکە بەڕاستی هەڵوێستەیەکەین باسی مەشینەی فاشیزمت کرد کاکە
من گومان دەکەم هەموو ئەو برادرانی کە پێیان وایە هەزێکی سیاسی مەچنی فاشستی بەرهەم بێنێ دەربارەی فاشزم شارەزاییان هەبێ ویان من بەڵام فاشیزم بەتەنها وەکو پرۆسێکی مێژووەری مەگرە بەقەدەوەی وەکو کۆمەڵێک دەرالەتی سیاسی نەخێر کە فاشزم وەکو یەک پاکەی تەماشا دەکرێت فاشزم لە هەموو دنیادا یەک پێناسە و یەک بیر و بۆچوون و یەک تاریخی تۆمار کردووە و من پێم وایە بەشی دووەمی ئەگەر من گومانم هەیە لەوەی کە ئەم برادرانی دەربارەی مەچینەگەرایی فاشزم و مەچینی فاشزمی لە ناوێکی سیاسی داخڵ دەکەن من گومانی قوڵم هەیە دەربارەی فاشزم زانیاری کەوتیان بەردەدار ئەمە یەک دوو و میان من گومانی قوڵم هەیە کە ئەمە بۆ مەسەلەیەکی چاوەشەکاری بەکاردێت زۆر باشە کاتی بەرنامەکەمان تەواو آخر جملا گربتەوەی بڵێ من لەم نەپرسیبی شتێک بەلاتەوە گرنگ بێ بەلامەوە گرنگە کە هەموو ئەو دۆخانە تێپەڕێنین ڕۆشنبیری حزب و دەرەوەی حزب ڕۆشنبیری ناو ئەم کۆمەلگایە و هەموو هێزە سیاسیەکان لە وێناکردنی حکومڕانێکی مۆدێرنتردا لە قبولکردنی جیانی تولەرەنس و خۆشەویستیدا دەورمان هەبێ و ئەم ڕاتکردنەوە و تەخوین و بە بەعسیکردن و بەمەچینەی فاشی کردنی یەکتر لە ڕاستیدا شتێک نابێتەوەی بڵێ من هیوادارم ڕۆشنبیری کورتوانە بۆ ڕۆڵە گرنگی خۆی سێکەویش هەم ئەوە بتوانێت ڕخنەیەکی جدی لە دەسەڵاتی سیاسی ئێستا بگرێ بۆی جاریش کە بتوانێت بەخۆی بچێتەوە بتوانین بە هەموو لایەکمان کۆمەلگایەکی دروستکەین تەقیتیان نەکرێ بەڵێ زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لە بە گفتوگۆکردن بوو سەبارەت بە پەیوەندی نێوان ڕۆشنبیری و دەسەڵات لە هەرێمی کوردستاندا بەڕێزان دەتوانن لە ڕێگەی ئیمەیلی taba@nrt.tv پرسیار بۆ چوون سەرنج ڕخنەکانتان بگەێنن بە بەرنامەکەمان سوپاس کە بینەری بەرنامەکەمان بوون بەرنامەکەمان بە میوانداری هەرێک لە بەڕێزان سلێمان عەبدوڵڵاوێنێ سەرپەرشتاری بەشی ڕووناکبیر و ڕاگەاندنی مەکتەبی ڕێخستنێکی نیشتیمانی کوردستان و بەڕێز ئاواد محەممەد نووسەر ڕۆشنبیر بەخێرتان لەکەم جارێکی تر بەخێر بێن.